خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامین دوایین تەور و گفتوگۆی ئەمڕۆژمان باز لە ژیری دەستکرد و لێکەوتەکانیەکەین لە نێو کۆمەڵگەیە کە ئەزانین ژیری دەستکرد بە کتوپڕی هاتە ناومانەوە زۆر لەگەڵ هەموو لایەنە جیاوازەکانی ژیانە خۆی تێکەڵ کرد لەگەڵمانە ئەمەش دوو لایەنەیە لایەنێکیان ئەوەیە کە سوودی پێگەیانین و کاراسانی بۆ کردین و هەموو بابەتانەی کە پەیوەستە لە ژیانە ئاسانکاری تیا کردووە بابەتیشکیان هەیە کە کتوپڕ بەرماکەوتووە زۆر جار زیانی لێیاوین زیانی کۆمەڵگایەتی لێیاوین ئەیشە لەو بابەتانەی کە زۆر جار ئێمە گرفتمان هەیە پەیوەندی کۆمەڵایەتەکانمانە کە زۆر جار ژیری دەستکرد وای کردووە کە کاڵبوونەوەیەک ڕووبات ئەمیش بەوەی کە تۆ لەوانێ بەنامەیەکی تەلەفۆنی یان بە تەلەفۆنێکی چەند دەقەی وەکو ئەوە نیە تۆ بچی دانیشیت و سەردانی کەس و کار ئەمە نمونەیەکی ئاسانە یاخو ژیری دەستکرد تا چەند کاریگەری لەسەر مناڵەکانمان بەجێهێشتووە کە بۆ ئایندە ئەوان چیان بەسەریەت و بۆ چەندەیەکی کە ئایا ژیان و بارودۆخی ئەوان چی بەسەریەت ژیری دەستکرد تا چەند هاتۆتە نێو کاری ڕۆژانەی خۆمانەوە ئەو کارانەی کە بۆ نمونە لە شوێنی کارەکەم یکەم یاخۆ کارانەی ڕۆژانە من لەگەڵ خێزانەکەمە ئەنجامیم یاخو لە دەرەوە ئەنجامیم ئەمانە هەمووی ڕۆژانە هەرچیەک باسکەی کاری ژیری دەستکردی تایە ئێستا ژیری دەستکرد وای لاتووە شوێنێک تێشێک سەر دەسەبێ موبایلەکەت و سێرچێکە کێڵی بزانم ئەمە چیە و هۆکاری چیە و ئەمە چیە ئایا زانین وەکو لایانی دەرونیش چ قەلەقیمان بۆ بەجێڵە یاخو چی یارمەتیەکمانەیە لە کۆمەڵێ بابەت کە هۆشیاریمان هەبێت لە سەردانیشی دەردە دڵی بۆ کری گوێ و لێگرێ سەرکۆ سا بۆ بە کەسە نزیکەکەش لێت ئەڵێ ڕەفیقە نزیکەکەمە وازی لە ئاوێنەکەی ناوە وازی لە ڕەفیقەکەی ناوەڵێ ئەو یارمەتی مایاوە دەڵێ دەتۆ هەستە بڕۆ ئاوێ بخۆرە و وەرەوە دانیشە و باسی یەکێکی کەم بۆ بکە و ترتەوە تێکەڵمان بووە کەواتە بزانین ئێمە لەم دوو لایەنەی کە من باسم کرد چ لایەنێکی زیاتر پاڵی کێشاوە بەسەرمانە خراپەکەی یاخوو باشەکەی و ئەگەر ئەم ژیری دەستکردە بەردەوام بێ ئاراستەی کۆمەلگا بەرەو چووەوە ئاچێت گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کێوان حەسەن ئەندازیاری ڕێژکاری تەکنەلۆژی کە بەڕێزیان ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە استۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانەیە کات کێوان سڵاو لێبێت بەیانی باش سپاس بۆ ئامادەبوون سڵاو و ڕێزی خوای گەورەتان لێبێ بەیانیتان باش زۆر زۆر سپاس ئەگەر گوێبیستی من بووبی تۆزێک باسی ژیری دەستکردم کرد و تێکەڵبوونی لەگەڵ کۆمەلگانمانە و لێکەوتەکانی ئایا ژیری دەستکرد ئەوەی هاتۆتە ناومانەوە ئێمە توانیمانە بە شێوازێکی باش ئەو باڵانسە ڕابگرین کە خراپیەکەی زیاتر زاڵ نەبێ بەسەرمانە و بتوانێت سوود لە باشەکەی وەربگرین بەڵێ دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ هیوادارم کە ئەو گفتوگۆی ئەمڕۆ دەکەین لەبارەی ژیری دەستکرد بە زمانەکی سادە و ساکاردۆی بینەرەکانمان بتوانن وەکو خۆی سوود لە تەواوی گفتوگۆیەکانمان وەربگرن هەر کۆمەڵگایەکی هۆشیار ینی نەتایبەت بە ژیری دەستکرد تایبەت بە هەموو ئەو سێکتەرانەی کە ئەمە ڕۆژانە لەناو کۆمەلگا بە تایبەتی کۆمەلگای کوردی سوودی لێ وەردەگرین هەر کۆمەلگایەکی هۆشیار هەر خانەوەدایەکی هۆشیار زیاتر و زۆرتر دەتوانێت سوود لە هەموو ئەو سێکتەرانە وەرگری بە تایبەتی ژیری دەستکرد خۆی ژیری دەستکرد ئەو خانەوادانە یان ئەو خێزانانەی یان ئەو کۆمپانیا و ئەو دەستگا و ئەو میدیا و هەموو ئەو بابەتانەی کە ژیری دەستکرد بەکاردێنن ئەگەر هاتوو بە شێوازەکی تەندروست قۆناغ بە قۆناغی تەکنەلۆژیان تێپەڕان دواتر هاتنە ناو بواری ژیری دەستکرد بێگومان دەرەنجامێکی باشتر و نایابتر ئەمە زۆر جار لە هەولێر ئەو کەلیمەی بەکاردێنین ئەو شەی بەکاردێن دەرێن ئەو کەسە زۆر نازدارە لەو بوارە ئەو کەسە زۆر شارەزایە لەو بوارە بێگومان دوو لایەنەیە دیسان لایەنەی باش و لایەنی خراپ هەیە ئەمە قەرارە و بڕیارە هەمیشە زیاتر لایەنە باشەکان باز بکەین وێڕای ئەوەی کە دەزانین لایەنی خراپ هەیە بەڵام دیسان دەمانێت تیژبینین یان بینینی کۆمەلگا لە بۆ لایەنی باشەکە بێلۆی ئەو هەر پەرچەکردار و هەموو ئەو دەرەنجامانی کە دێتە پێشی بالۆلایەنە باشەکەی بیتن ئایندەی ژیری دەستکرد ئێستا و داهاتوو شتێکمان ببیدەینتەوە ویشەوەیە کۆتا قسەمان لەسەر یان کۆتا وتەمان لەسەر ژیری دەستکرد کە جیهانێ پێمان دەڵێتن بۆنە لە ماوەی ڕابردوو ئەمە هەمومان هەموو ئەو پسپۆڕانی کە لە مەجای تەکنۆلۆژیا قسەمان دەکرد دەمانگۆت ژیری دەستکرد جێگای مرۆڤ دەگرێتەوە ژیری دەستکرد کار ناهێڵێ یەک دوو سێدا ئەوانە نایاڵێتن کۆتا قسە دەڵێ ژیری دەستکرد
باشترین ڕێگا دەبێ و جێگای مرۆڤ ناگرێتەوە بەڵام کام مرۆڤانە ئەو مرۆڤانی کە شارەزان لە بواری تەکنەلۆجیا و شارەزان لە ژیری دەستکرد کەواتە ئەوە کۆتە خاڵ دەبێت لەوەی کە هەر تاکەک لە جیهان و لە هەرێمی کوردستان ئەگەر بیەوێ بە قۆناغەکی باش تێپەڕێ بێوێ دەرەنجامەکانی بێوێ ئەنجامەکانی لە کار لە پیشا لە پەروەردا لە هەر بوارێکی خێزانی خۆی تا لە خەرجەکانی ڕۆژانەی خۆی دەتوانانی کە لە ڕێگای ژیری دەستکردەوە سوود وەرگری و ئەنجامی باشتری هەبێت. زۆر باشە. جا ئێستا ئێمە ئەبینین کاکێوان لە لای خۆمان ئەم ژیری دەستکردە وەکو هەموو وڵاتێکی تر هەموو شوێنێکی تر بە شێوەیەکی بەرفراوان هاتووەتە لامان بەڵام ئێمە هیچ یاسا هیچ بەرگری هیچ چاودێریەکیشمان بۆینە ئێستا چەنەها ئەبینین بەرهەمی مۆسیقا و هوەری هەروەها هاتووە کە بەم ژیرێکی دەستکردە دروستکراوە لە وڵاتانی تر هەندێک تەنانەت پلتفۆرمیان داناوە کە بە شێوەیەکی یان سنووردار یان ئەسڵەن بێ تەنانەت سنوور ڕێگە نایەن ئەم بەرهەمانەتیانە بڵاوێتەوە بەڵام ئێمە بە شێوە بەرفراوانەکەی ڕێکلامی بووە کەین خۆمان لەسەرێکین هەندێک جار تەنانەت کەسە ڕەسمیەکانمان میدیاکانمان باسی ئەمانەکە بڵاوی ئەکەنەوە. لە جیهان بە شێوەی گشتی هەر پێشهاتێکی نوێ بە تایبەتی لە سێکتەری تەکنەلۆژیا کاتێک دێتە ناو بازار دێتە بەردەستی تاک و بەکارهێنەران بە چەند فلتەر و بە چەند پشکنینەکی معەن لەلایەن وەزارەتەکانەوە تێدەپەڕی بۆ نمونە ئەوەی کە ئێستا بە ڕێزت باس کرد لە بواری هونەر بە تایبەتی کە ئەمە دەزانین کۆمەڵک هونەرمەندی ژیری دەستکردی نوێ کە ئێستا ترێندن لە نێو ئای کە ئەوە نیگەرانی دروستکردێ لەناو بەشک یان دەتوانم بێم لە تەواوی هونەرمەندان کە پێیان وایە ئەو جێگای وان دەگرێتەوە خۆی ئەگەر هات و هەر بابەتێک فلترت لە بۆدانەنا چاودێرت لە بۆدانەنا بێگومان ڕەنگە سەرەتا بە باش دەست پێ بکە بەڵام بەبێ فلتر بڕواتە ناو قۆناغی خراپتر بڕواتە ناوەی هەروەکو بینیشمان من خۆم بە حکمیەوەی کە لە مەجای تەکنەلۆجیا و بە تایبەتی ژیری دەستکرد کار دەکەم ڕەنگە بینینم زیاتر بی ڕەنگە بە دووادا چوونم زیاتر بیتن هەمان ئەوەی ئایا کە بۆ ترێند وەکو هونەرمەندێک ئەمە بینیمان کە گۆرانیان پێگوت بە هەمان دەنگ بە هەمان کارکتەر لەسەر کۆمەڵک میدیا لەسەر کۆمەڵک کارکتەر کە بەلایانی خراپە بەکارهات باشترین فلتەر بەڕای من هەر وەکو وڵاتانی جیان بۆ نمونە وڵاتی ئیماڕاتە پێم وابیتن کە وەزارەتێکی دامەزراندێ بەناوی وەزارەتی ژیری دەستکرد کەسانی پسپۆر دەبێت چاودێر بن و لەوێوە دووبارە ئەگەر حکوومەتی نوێی هەرێمی کوردستان پێکهێنرا دەبێت بە تەواوی هەموو یاساکانی تایبەت بە تەکنەلۆژیا کە پێم وابی ساڵی 2007 وایە دەبێت هەموار بکرێنەوە کەسی پسپۆر بانگ بکرێن یاسای نوێ فلتەری نوێ قۆناغە نوێ پێشهاتەکانی تەکنەلۆژیا هەر هەمویان دووبارە یاسایان بۆ داپەڕێژ دێتەوە فلتەر بکرێنەوە ئینجامە لێرە جگە لە ژیری دەستکرد کۆمەڵک مۆدێلی نوێی تەکنەلۆژیا دێنە بازار کە تاوەکو ساڵی 2030 کە زانایانی بواری تەکنەلۆژیا دەڵێن تاوەکو ساڵی 2030 پێمان وایە کە ئەو مۆدلە نوێیانی کە تەواوکەری ژیری دەستکردن بۆ نمونەیەک لەوانە مێتاڤێرس بە کۆتا پەرسەندن و داهێنانی مرۆڤایەتی دادەندێت لە جیهان کەواتە ئەو کار ئێمە ئەگەر فلتەرمان نەبێ و بەکارهێنەرێکی خراپ بین 100% تەسیراتی دەبیتن لەسەر کۆمەڵگامان لەسەر کوردستان بەرەو دۆخەچی مەترسی دەڕوە هەروەکو ئەوەش ئیزافە بکەم هەروەکو لە ماوەی ڕابردوو ئەمە ئەنجامەمان دیت تەنها گەنجان تەنها چینەکی کۆمەڵگا بەکارهێنەری مۆبایل و سۆشیال میدیا بوون قۆناغی دوم هاتە ناو منداڵان کە دایک و باوکان ناڕزایەتیان دەردەبری قۆناغی سێم کە ئێستا لە گەنج و لە منداڵان زیاتر بەکاری دەنێن چینی بە تەمەنە و چینەی کە پێشووتر فلتەرێکی دانابوودەوەی کە منداڵەکان ینی زۆر جار لەناو کۆمەلگا و قسەش باوە کە دەیانگوت هەر منداڵێک نەخۆشکەوی دایک پێی دەگوت باوک پێی دەگوت خەتای مۆبایلە ئێستا هیچی بە تەمەنەکان دەڵێن کەواتە ڕاهاتنی کۆمەلگا بەو دۆخانە بەبێ فلتەر زیان و بەرکەوتە و دەرەنجامی ئێزگار مەترسیدار و خراپی دەبێت. باشە کاکێوان بەڕێستان ئەندازیاری ڕاوێژکاری تەکنەلۆژیان کەسێکن ئەتوانن لە تەکنەلۆژیا زانیاری باش بخەنە ڕوو ئەتوانن کۆمەڵێک بابەتی بەسوود و گرنگ لەم ژیری دەستکردا
بێن لەناو کۆمەڵگای ئێمە هەر با لە مناڵەوە دەست پێ بکەین هەتا ئەچێتە گەنجەکانمان هەتا ئەچێتە کەسی ئاسایی هەتا ئەچێتە کۆمەڵی ڕێنمایی زۆر باش بۆ شوێنی کار و بۆ ئەو بابەتانی کە ڕۆژانە پێویستمانە تا چەند گرنگە بۆ نمونە کەسانی وەکو بەڕێزێ ئەگەر تیمێک دروست بکەن بۆ نمونە ئەم تەکنەلۆژیایی کە ئێستا ئێمە لە بەردەمانەیە دایک و باوکێک حەزەکە ئەو ئایپادەی کە بۆ مناڵەکەیەک ڕێ پێویست نەکات تیکتۆکی تیاابێ پێویستەکە کۆمەڵە چیرۆکی تیاابێ عنی بربەستە بێ سنوودارکردن هەبێ کۆمەڵی ئەپلیکیشنی تایبەت هەبێ بۆ نمونە خانمێک کچێکی گەنجە کوڕێکی گەنجە بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتەکان ژیری دەستکرد بەکارێنن نەبێتە سەر ژیانی شخصی لەسەریان بۆ نمونە کۆمەڵێک چاودێری هەبێ لەسەر و بابەتانە لەسەر ئەو پەیجانەی کە کاری لەسەرەکەن بە و بابەتانەی کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەمانەوە ئەگەر هەوڵێکی ئاوا هەبێ و یاسایەکیش لە پشتیەوە بێ ئەتوانین بڵین ئەو لایەنە نەرێنەی کە باڵی کێشاوە لە ناو کۆمەلگاکەمانە بەرەو کەمبوونەوەی ڕووین سوودەکەی زیاکەین بێگومان بەڵێ من وەکو خودی خۆم لەگەڵ هەموو ئەو هاوکارانەی کە وەکو من لە مەجای تەکنەلۆژیا ژیری دەستکرد قسە دەکەنیان ببورن زانیاری دەبەخشن زۆر جار لەسەر ئەو بابەتانە وێبینارمان هەبووە سیمینارمان هەبووە پانێڵمان هەبووە من خۆم تقریبا نزیکەی 4 ساڵ بە دیاریکراوی خولی ڕاهێنانی پیشەیم هەبووە دواتر لە ساڵی 2000 و کۆتایی 2023 خولی ڕاهێنانی پیشەی لە بواری ژیری دەستکردنم ڕاگەیان و زۆرترین کەس لە لای من خولیان وەرگرتووە لە میدیاکانە وەکو میدیای بەڕێستان چەندی بەناومان کردووە لەسەرەوە چەند خاڵک هەیە من پێم وایە کە زۆر کاریگەرەیە من دەگەڕێمەوە سەر وەزارەتی ڕۆشنبیری میدیا ڕۆڵەکی زۆر گرنگی هەیە اینجا میدیای ئۆنلاین یاخود دیجیتال میدیا بەڕاستی ئەو ڕۆ لە کوردستان دەورەکی زۆر باڵایی هەیە دەکەمە مەرج لەسەر میدیایەکە لە کۆی 20 پۆستت لە کۆی 30 پۆستت ڕۆژانە چەند پۆستەکەت دەبێت هۆشیاری تەکنەلۆژیا بێ هۆشیاری بەکارهێنانی ژیری دەستکرد یعنی ئەوە دەبێت یەک لەو قۆناغانەی کە من دەزانم دەرەنجامی زۆر باشی هەیە میدیاکان کاتێک ڕێکلام دەکەن بۆ نمونە سپۆنسەرێکیان هەیە هەر شتێکیان هەیە حکوومەت دەبێت ڕێنماییان بداتێ پێیان بڵێتن بۆ نمونە ئەگەر ڕێکلامت بۆ 10 کاڵا و 10 بابەتی جیاواز کرد با 2 دانیان ڕێنمایی هۆشیاری تەکنەلۆجیوی هۆشیاری تەندروستی بی هەرێک لەوە یان پاکێجە کۆ بکەینەوە ئەکید هەتاوەکو پانێڵ بکرێ هەتاوەکو کۆبنەوە بکرێ هەتاوەکو گەنجان بەشداری پێ بکرێن زیاتر دەرەنجانی باش دەبێن زانم لێرە پۆینتێک بڵێم کە زۆر سوودی هەیە زۆر جار ئەو قسەش دەکەم زۆر جار پانێڵ و کۆبوونەوە و هەموو ئەو بابەتانەی لەسەر تەواوی سێکتەرەکان دەکرێت خەلەلێکمانەیە یان غەڵەتێکمانەیە کە دەیکەن ئەوی شەوێ دەڕۆین مامۆستایەتی زانکۆ دەینین کاوخلۆ خۆی هۆشیارە لەبری مامۆستایەتی زانکۆ لەبری کەسەکی پسپۆر لە کەسەکی ئەوەی زانستی بینین ئەمە پێویستە بڕۆین پیشەوەرەك بێنین بۆنە بڕۆین لە پیشەسازی هەولێر لە پیشەسازی سلێمانی لە پیشەسازی دهۆک کۆمەڵک باوک بانگ بکەین کۆمەڵک گەنج بانگ بکەین کە پەیوەندیان بە خوێندنەوە بۆ پەیوەند چکە ئەوان لە کۆتایی قەراردەری خێزانەکانن ئەوان وشیار بکەینەوە با بڕۆین لە سەکۆی مزگەوتەکان بۆ منە من یەک لەو کەسانە بوویمە هەتاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی و لە سلێمانی و هەولێریش زۆرترین مامۆستای ئاینی گروپم لەگەڵیان دروست کردیا سیمیناری تایبەت و داخراوم پێیان گوتیا هۆشیاری تەکنەلۆجیان پێیان گوتیا چونکە مامۆستایانی ئاینیش ڕۆڵی کاریگەریان هەیە بەڕاستی بە تایبەتی چینی پیشەوەران بە تایبەتی ئەو چینانەی کە بەرکەوتنی زۆریان نییە لەگەڵ هۆشیاری تەکنەلۆجیان ڕۆژانە کەیس نابینن بۆ نمونە من پێم وایە کە دەبێ زیاتر گرنگی بە و لایەنانە بدرێت کە نازانستین ئەکادیمینین بۆ نمونە کەسێک کە پیشەوەرە دیسان دەڵێم ئەویان باشترە ئەویان ڕۆڵی زیاترە ئەویان کاریگەرترە ئینجا من لۆ خۆم چەند جار چوویمە پێشنیاریشم کردیە ئەو شتەچیش بخەمە ڕوو لەسەرەوەی ئایندەکە ئەگەر بەو شێوازە بڕواتن چی دەدێ من خۆم یەک لەو کەسانە بووم کە ئێستا ڤیدۆکەشم هەیە لەگەڵ بەڕێز وەزیری گواستنەوە گەیاندن ئانۆجە و هەر لە پانێڵێک دانیشتبووین قسەمان کرد گوتم لیستەکەم پێە ناوی 100 کەسایەتی تێدایە ئەو 100 کەسایەتیە لەناو سۆشیال میدیای کوردی ڕۆژانە ژەهر بڵاو دەکەنەوە من دەتوانم وەکو ئاسانکاری ناوی هەر 100 کەستان پێ بدەم بۆی بەلایانی کەم حکوومەت وەزارەتی گواستنەوە عەفوان وەزارەتی ناوخۆ بتوانێت ئەو 100 کەسە بانگ بکە من ناڵێم ئیجراعاتی توندیان لێ بەڵام با لێ پێچینەوە بەڵام با فلتەریان لە بۆدام لێ لۆی بتوانین بەلایانی کەم ئەو
ڤیددیۆ کرد و کاڵانی کە ڕۆژانە لەناو سۆسیال میدیا لەناو تیکتۆک بنمونە بڵاو دەکرێتەوە فلتەر بکرێت قۆناغی داهاتوو کەمە هەمیشە دایک و باوکان ڕێنمایی دەکەین بە موبایل و ئایپادی منداڵەکەت فلتەری لەسەر بیتن با خۆت چاودێروی خۆت ئەو پلتفۆرمانەی کە بۆ نمونە یوتوبی گشتیلۆ لەسەر موبایلی منداڵەکەت هەبی لەبەرچی لەسەر ئایپادی منداڵەکەت هەبیتن یوتوبی منداڵانمان هەیە یوتوب کیدزمان هەیە دەتوانانی تەواوکەرە و زۆر باشترە دەتوانانی ئینتەرنێت و ڕاوتەری ماڵەکەت فلتەر بکەیت بۆی سایتە نەشیاوەکان بۆی ڤیددیۆکە چووکاڵەکان بۆی ئەو ڤیددیوانێک کە کۆمەلگا ناشرن دەکەن دەرونی منداڵ نەخۆش دەکەن دەتوانین هەموو ئەوانە دابنێ من خۆم دیسان دەڵم لەگەڵ هەموو تەواوی هاوکارانمان ئەوانەمان هەموو بڵاو کردەوە بۆ من تەلگرامەکەم هەیە دامنایە بەناوی ئەندازیارکێوان زیاتر لە 300 کاتژمێر ڤیددیۆی هۆشیاری تێدایە زیاتر لە 1970 کتێب بە زمانی کوردی دامنایە هەمووی تایبەت بە هۆشیاریە لە هەموو سێکتەرەکان بەڵام ئەمە کێشەکمان هەیە وەکو کۆمەلگای کوردی کۆمەلگای کوردی زیاتر حەزی لە بابەتی ئینتەرتەیمێنتە تەرفیهی و پێکەنی ناوی و زیاتر حەزی لە بابەتی زانستی نیە ئەوە کێشەکەمانە زۆر جار ئەمە بەکارهێنەران دەڵێن لەسەر ئەو بابەتانە بوەستە بۆ من ناڵێم تەواوی بەکارهێنانت لە سۆشیال میدیا بڕۆ دابنیشە هەموو بابەتانە تەماشا بکە کە زانستی نا بە کاتەکانت دابش بکەیت عەلەل ئەقەل لەناو نۆتی موبایلەکە دوو بابەتی زانستی کۆبکەوە هەڵی گرە لۆی بتوانانی بەیانی سوودی لێوەرگری بە تایبەتی کە ئێستا کاراسانێکی ئێجگار زۆرمانێ من سەیرم پێ دەکاتێک زۆر کەسێک بە تایبەتی گەنجێک دێ پرسیارێک لە من دەکات لە سەبابەتێک لە کاتێک پلتفۆرمەکانی ژیری دەستکردەیە بەڵێ دەستەکانی خۆش بێکاکیێوان بە هیوای